بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خی گەورەتان لێبێت. دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری کەرکووک تادێ خراپترە بێ. ماوەنا ماوەیەک ئەم دۆخە بەردەوام ببێت و دۆخی کەرکووک خراپترە بێ. کورد لەلایەک گلەیی هەیە و عەرەب و تورکمان لەلایەک نیگەرانن و گلەییان هەیە لەو دۆخە. دەستێوەردانی سیاسی لە کاروباری ئیداری و ئەمنی و سیاسی کەرکووک پێکاتە ڕەسەنەکەیم شاری نیگەران کردووە. من لەگەڵ میوانە بەڕێزەکانم گفتوگۆیەکی تایبەت بە دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری یەکەم. بەڕێز مامۆستا فەرحان ئەندامی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری، بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین چاودێری سیاسی، بەڕێز مامۆستا هێمن ڕۆژنامەنووس بەخێوێ مامۆسایان. مامۆستا فەرحان، دۆخی ئیداری کەرکووک جگە لەوەی کە کورد نیگەرانە لە دۆخی سیاسی کەرکووک، دۆخی ئیداری کەرکووک لە دوای پرۆسەی ئازادیشەوە لە بەرژەوەندی کورد نەبووە، هەرچەندە دەسەڵاتدار بووە لەم ناوچەیە. بەڵام بەپێی ئەو ڕێژەی کە دانرابووە ماوەیەک باسی ئەوە ئەکرا کە بە ڕێژە دابش بکرێ پۆستەکان لە کەرکووک. بەپێی ئەو ڕێژەیەش نییە کە ماوەیەک باسی لە 1932 ئەکرا. لە دوای ئۆکتۆبەری 2017ەوە نیگەرانەکانی کورد لەسەر پۆستەکان زیاتر بووە و کورد ئێستا زیاتر لە 100 پۆستی لەدەستداوە. ئەم نیگەرانیانە بۆچی ئەگەڕێتەوە کورد بۆچی نەیتوانی لە ماوەی 14 ساڵی دەسەڵات یا جێ خۆی بکاتەوە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت، بە تایبەتی لە ئاسی خوارەوە نەک بەڕێوبەری بەشەکان. بەڵێ بەنای خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەرانتان. دیارە ئەو ڕێژەی کە جەنابەت باست کرد لای ئێمەی کەرکووکەکان ئاشکرایە کە بۆ کۆمەڵێک هۆکار ئەگەڕێتەوە. ئەو دۆخێکی کە تێککەوتوینە لە دامەزراندن و لەو ڕێژەی کە دیاری کرا بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ کۆمەڵی خاڵ ئەگەڕێتەوە. خاڵێک لە خاڵەکان بۆ کە خاڵی سەرەکیە بۆ ناتەبایی و کورد خۆی ئەگەڕێتەوە. ئەو دوو بەرەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، ئەو ناخۆشی و ناکۆکەی لە هەرێمی کوردستانە هەیە لە نێوان هەردوو حزبی دەسەڵاتە، ئەمان ئەو ناکۆکیانیان گواستۆتە بۆ شاری کەرکووک. نەیانتوانیوە لە کەرکووک خۆیان یەک ڕیز بن، یەک هەڵوێست بن. توش لە حاڵەتێکا کە یەک ڕیز نەبی، یەک هەڵوێست نەبی، بەرامبەرەکەت ئەم هەلە ئەقۆزێتەوە. ئێمە کۆمەڵێک نمونەمان هەیە کە خۆمان هۆکار بووینە کە ئەم ڕێژەیەمان تەواو جیاوازی بۆ دروست کردووە لە پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر. بۆ نمونە ئێمە سەرۆکی زانکۆی کەرکووکمان هەبوو، کورد خۆی لەبەر ئەوەی ئەو ململانەی لە هەرێمی کوردستانە هەیە گواست بیانەوە ڕێک نەکەوتن کە حسەی کوردش بوو، دانە لایەنێکی غەیری کورد. قایم قامی داقوق کە حسەی کورد بوو، ئەوان دیسانەوە ڕێک نەکەوتن، دانە لایەنێکی غەیری کورد. لەیلانش بە هەمان شێواز. ئێمە بۆیە ئەبینین خاڵی یەکەم و هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەم دوو بەرەچیەی کە لە نێوان ئەم دوو حیزبەیە هەیە. ئەمە یەک. دووەم خۆی بەڕاستی ئێمە لایەنەکانی بەرامبەرشمان ڕەحمان پێ ناکەن. خۆمان ئێمە ملەتێکی مەزلومین، قەومێشین لەم شارەیە هەستەکەین غەدرمان لێکراوە، بەرامبەرەکەشمان هەموو لاوازیەکی ئێمەی قۆستۆتەوە. ئەم پشت ئەستوورەی ئەوانش بە مەرکەزەوە وای کردووە کە کۆمەڵێک بێ منەتیان پێوە دیار بێ. یەک نمونە لەسەر ئەوە دێنمەوە کە ئاخر و کۆتا دامەزراندن کە لە مانگی ڕابردوو کرا 2550 لە سلکی عسکەری دامەزراوە. ڕێژەکە بە شێوازێک ترسناکە، 350 کورد، 340 تورکمان، باقی نێزگەی 2000ەکەی عەرەبن. ئەمە بۆچی هەستەکە ینی ئەڵەی کورد مەزلومە و زۆڵمی لێکرێت لە کاتێکە کورد خۆی 14 ساڵ دەسەڵاتی هەبوو لە کەرکووک، بۆ نەیتوانی لەو ماوەی 14 ساڵ دەسەڵاتەیە لە ناو دام و دەستگاکان فەرمانبەر دامەزرێنێت کە ئێستا کەمینەیە لە کەرکووک. ئێمە ڕاستی لە پێش 16 ئۆکتۆبەر ڕێژەکە بە شێوازێک دیکە بوو. ئەو کاتەش هەرچەنە بەڕاستی ئەو ململانەیە قوول بوو، بەڵام هەر بە شێوازێ دیکە بوو لە بەرژەوەندی کووردا بوو. ئەو ڕێژەی کە دانرابوو لە 133 بۆ لایەنەکان، ئەو کات ئەوان زۆر پێیان خۆش بوو، مەمنونش بوون لایەنەکان کە ئەو ڕێژەیە جێبەجێ بکرێت کە ئەو کات مام جەلال قسەی لەسەری کردبوو. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر و ئیستش ئەوان لە پۆستە سیادەکان زیاتر قبوڵیان 133، بەڵام لە ئاستی خوارە وەکو فەرمانبەر و وەکو ئەوانەی کە تازە دا ئەمەزرێن ئەمەیان قبول نییە و بەڕوونیش دیارە.
بەڕوونیش ئەمە دیارە و هەر بە ڕێژەیە و بە عەدەدە و بە ژمارەیە ئەمە هیچ شوێنێکیتیانە، بەڵام لایەنە کوردیەکان بەڕاستی هۆکاری سەرەکی کە ئێمە وەکو کەرکووکی ئەناڵێنین بەدەستیەوە ئەم ململانێ قوڵەی نێوان هەردوو حیزبە گواسییانەتە بۆ ئەم شارە، ئەمەش زەرێکی گەورەی لێداوە هەر لە پێش 16 ئۆکتۆبەرش ئەمە هەبوو، بەڵام بەم زەقیە نەبووکەوە لە ئیستا هەیە. بەڕاست دەست خۆش مامۆستا محەممەد، مامۆستا فەرحان باسی دۆخی ئیداری کەرکووکی کرد کە ململانەکانی نێوخۆی حزبەکانی دەسەڵات و تایبەتی یەکێتی و پارتی لە کەرکوو هۆکار بووە بەوەی کە نەتوانرێ ئێمە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت جێ پێ خۆمان بکەینەوە و ئێستا لە دوای ئۆکتۆبرەوە هاوارمان لێ هەسانەوە کە ئێمە کەمینین لە کەرکووک. دۆخی سیاسی کەرکووک تا چەند یعنی هۆکارێک بووە بۆ ئەوەی کورد ئێستا لە دام و دەستگاکانی دەوڵەتە کەمینە بێ یا کورد بێدەسەڵات بکرێت لە کەرکووک بۆ ئەموو کێشە و گرفتەی کە ئێستا ڕوبەڕووی ئەبێتەوە. لە دوای ئۆکتۆبری 2017ەوە ئێمە بەردەوام نیگەرانی دەرەبڕین بەوەی کە کورد دۆخی خراپە لە کەرکووک لە ڕووی ئەمنی و سیاسی و ئیداریەوە. دیارە بۆی لە کێشەی کەرکووک تێ بگەین لەگەڵ لە 2003 سەرەتای دوای ئەوەی کە کورد بوو بە خاوەن دەسەڵات لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن، کورد بوو بە خاوەن دەسەڵات هاتە ناو شاری کەرکووکەوە. ئەو پرسیارە ئەوەیە کەرکووک وەکو خەڵک و خاکەکەی چی لە دەسەڵاتی کوردی ئەویست و ئەو دەسەڵاتە کوردی کە هاتە ناو شاری کەرکووکەوە ئەوان چیان لە کەرکووک دەویست. ئەم دووشتە جیاوازیەکی زۆر لە بینیان هەبوو. ئەوەی کە کەرکووک وەکو خەڵک و خاک پێویستی بوو لە دەسەڵاتە کوردیەکە ئەوەیە ئەم پرسە بێتە پرسی ئەولەویەت لایەن چارەنووسی ئەم ناوچەیە بێتە ئەولەویەت یەکلاکردنەوەی چارەنووسی بەوەی کە ئەم بەشە لە کوردستان بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، بەوەی کە چارەنووسی کە دەیان ساڵە یا لەگەڵ دروستکردنی ئێمە دوو ڕۆژ لەمەوە پێشیادی 102 ساڵی دامەزراندنی دەوڵەتی عێراقمان دەکرد. لەو ڕۆژێ دەوڵەتی عێراق دروست کراوە بەشێ ینی فکرێ هەبووە بیربۆچوونی هەبووە کە ئەم ناوچەیە تعریب بکرێ، ئەم ناوچەیە پاکرێتەوە لە خەڵکەکەی. ئەم ناوچەیە پێویستی بەوە بوو کە ئەو دەسەڵاتە ئەو سیاسەتە بسرێتەوە کە لەگەڵ دروستکردنی عێراق هەبووە، بەڵام ئەو دەسەڵاتە سیاسی کوردی کە هاتە ناو شاری کەرکووکەوە ئەوەی ئەو دەیویست لە شاری کەرکووک جیاواز بوو، ئەو هاتبوو بۆ ئەوەی نەوتی کەرکووکی پێویست بوو. بینیمان نەوتەکەیان برد تا 2017 ئەوان پێویستیان بۆ پۆستەکانی کەرکووک وەرگرن و تەخشان و پەخشانی کەن بەسەر بەرپرسانی خۆیانە. بینیمان پۆستەکانیان دابش دەکرد بەسەر بەرپرسانی خۆیان. ئەوان پێویستیان بۆ بوو خاکەکەی کەرکووک ئەوەی کە بەعس پێی نەکرده بوو پێی بکەن، بەوەی گەڕەکەکان بکەن بە حیزبی. ئەوەی کە بەعسش نەیکرد ئەوە بوو کە گەڕەکی کوردی بە ناوی حیزبەوە بنرێ، ئەم گەڕەکە هی فلانە حیزبە و ئەو گەڕەکەی کەشی فلانە حیزبە. بۆیە دەسەڵاتی کوردی لە بری ئەوەی ئەم پرسەوەکو پرسێکی نەتەوەی نیشتمانی سیرکە ئەوەی کرد لەگەڵ یاکە ئەو پێویستی بوو. ئەم ڕۆی کەرکووک بەرهەمی ئەو جۆرە عەقڵیەتە بووە بۆ ئەوەی لە قوڵایی کێشەکانی کەرکووک تێ بگەین. کاتێک ئەم دەسەڵاتە کوردیە دێتە ناو شاری کەرکووکەوە لە 2003 تا 2004 و 5 دروشمەکانی سەقفی داواکاریەکانی چی بووە؟ باسی ئەوەی دەکرد ئەو مادەی 140 جێبەجێ دەکات، باسی ئەوەی دەکرد کەرکووک دەگەڕێنێتەوە سەر هەرێم، باسی ئەوەی دەکرد لە هەندێک قۆناغ ئەوان ڕاپرسی دەکەن کەمتر لەمە ڕازینین. ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر 2003 بابین بزانین هەر ئەو دەسەڵاتە کوردیە سەقفی داواکاریەکەی چییە لە شاری کەرکووک بۆی تێبگەین چەندە ئەم دەسەڵاتە شکستی هێناوە. سەقفی داواکاریەکەیانەوەیە کە پێویستە بۆ نمونە هەرەوە نییە کە کورد دەسەڵاتی بێ لە کەرکووک، کوردایەتی بکرێت لە کەرکووک، بەوەی کە ئێستا ئێمە یعنی ڕوحی نەتەوەی هەستی نەتەوەی لای تاکی کورد لە کەرکووک نەماوە، ئەوان نانەوێت ئەو هەستە جارێتتر زیندوو بکەنەوە. لە کارنامە وزارەکەی حکوومەتەکەی سودانی کە دوایین حکوومەت بووە 7 خاڵی تێ تایبەت بە داواکاریەکانی کورد. هیچی چارەنووسی کەرکووک نییە. ئەو کەرکووکەی کە ئەوان بڕیاریان دابوو مادەی 140 جێبەجێ بکەن بیگەڕن سەر هێرم، ئێستا یەکێ لە داواکاریەکانن ئەوەیە فراهەمکردنی کاری سیاسی بۆ حیزبە کوردستانیەکان و ئەو بارەگایانەی کلیان داگیر کراوە بدرێنەوە پێن. ئەو دەسەڵاتە سیاسی وعدی بە کەرکووکیەکاندا بوو ئاڵا لە حەمرین بێ وعدیدا بوو دەوڵەت دروستکە. ئێستا لە دوایین حکوومەت دوای 20 ساڵ یەکێ لە داواکاریەکانی لە کارنامەکەی حکوومەتە ئەوەیە کە ڕێگەی بدرێ سیاست بکە و ڕێگەی بدرێ بارەگاکەی وەرگێتەوە. ئەو دەسەڵاتی کە باسی ئەوەی دەکرد ئەو ئیسیفتا دەکات لەسەر چارەنووسی کەرکووک ئێستا داوای ئەوە دەکات قوتابخانە کوردەکانی شاری کەرکووک بخرێنە سەر بەغدا و مامۆستاکانی خوێندنی کوردیش بگوازرێنەوە. گەورەترین داوای ئێستا ئەم دەسەڵاتە کوردی ئەوەیە یاسای نەوت و گاز چۆن دەربچێ، چەند پشکی کورد چەند بێت لە بوجە.
ئێمە ینی ئەوان دەبوو ئەم پرسە ئێستا چارەنووسی کەرکووک بۆتە قوربانی ئەم جۆرە پرسانە. ئەمڕۆ ئەولەویەت لای دەسەڵاتی کوردی یاسای نەوتوغازە نەک چارەنووسی 150 یاسای نەوتوغاز لە قازانجی کەرکووک نییە بۆی کە چۆن بکرێت لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوتن بکرێتە نەوتی کەرکووک لە بەندەری جیهانەوە هەناردە بکرێت. سوودەکەشی بە خەڵکی کەرکووک بۆ نمونە $1 بۆ خەڵکی کەرکووک بێت. ئەوان نەلێکە کاتێککە هاتن نەوتی کەرکووچیان برد ئەو کاتە ڕازگۆ نەبوون لەگەڵ کەرکووک و نەوتەکەی و ئێستاش ڕازگۆنین لەگەڵ کەرکووک و نەوتەکەی و لەگەڵ یاسای نەوتوغاز. لەبەرەوەی ئێستا هەموو باجی ئەوە دەدەین کە ئەو دەستکەوتە حیزبیانی کە ئەوان بەدوایەوە بوون لە فرۆشتنی نەوت لە ئابووری سربەخۆ کە باسییان دەکرد ئەزانی گەورەترین قوربانی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان کەرکووک و 150 خاچی هەرێمی کوردستان بووە. لەبەر ئەو ئابووریە کوردستان ئەو ئابووریە سربەخۆی ئەوان وای کرد کە دەست بەرن بۆ هەندێک پرس کە ئێمە 150 خاچی هەرێمی کوردستان لە دەست دەین. ئێستا سەیری ئەم دەسەڵاتەکە ئەو لەوێتی ئەو دەسەڵاتە لە پرسێکی گرنگ وەکو کەرکووک بۆتە پرسی ئەوەی 500 ملیارمان بۆ منێرن 600 ملیارمان بۆ بنێرن. هی 3 مانگ منێرن هی 5 مانگ بنێرن. تەسفی حسابات کەیتەوە دەکەین. نەنجی و ئەیبەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتی وعدی بە کەرکووکەکاندا بوو ئاڵا لە حەمرین بێ و کەرکووکش بەشێ بێ لە دەوڵەتە کوردیەکە ئێستا مامۆستایانی خوێندنی کوردی خۆپشاندان کەن بۆ ئەوەی موچەکەی بچێتە سەر بەغا 3 مانگ موچەی وەرنەگرتووە. کەواتە ئەمڕۆی کەرکووک ئەبینین قوربانی ئەو عەقڵیەتە بوو کە سیاسەتی بەو نەوە دەکرد هاتبوو وەکو حیزب چی وایز لە کەرکووک کردی ئەوەی نەکرد کە کەرکووک پێویستی بوو لە دەسەڵاتی کوردی بیکرد. مامۆستا هێ من مامۆستا محەممەد باسی ئەوەی کرد کە عقلێتێ هەبوو تاکوی ئێستەشی ئەوەی لەگەڵا بێ لە بەرژەوەندی کەرکووک ئیش ناکەوە ئەوەی کە هەیە دوو حزبی دەسەڵات لە کەرکووک بوون نەیانتوانی داواکاری کەرکووچەکان بەدی بێنن و دەستور جێبەجێ بکەن کە مادەی 140 دەستورە چارەنووسی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یەکلایی ئەکاتەوە. لەگەڵ کورد حکوومەتی ناوەند ئێستا خۆ دەسەڵات لای کورد نییە لە کەرکووک. حکوومەتی ناوەند بۆ سارد و سڕە بەرامبەر بە کەرکووک کەمتەرخەمە بەرامبەر بە وەزعی کەرکووک لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی یەکلایکردنەوەی کێشەکانی لە مانگی ڕابردوو دەرکەوت کە وەزعی کەرکووک لە ڕووی ئەمنیشەوە کێشەی زۆر گەورەی هەیە بۆی کە هێزی سوپای عراقی دێنێتە ناو شار گەڕەکە کوردیەکان پڕەکە لە هێز حکوومەتی عراقی بۆ ئاوا مامەڵە لەگەڵ کەرکووکەکە. بەڵێ دیارە لە هەردوو حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم بۆ چوونێک هەیە کە کەرکووک گەر کێشەکانی چارەسەر نەکرێ بۆوان باشترە. بەواتە کەرکووک وەکو مادەیەکی خاو یان خام سیر بکرێ بۆ ئەوی لە بارودۆخانەی کە خۆیانیانەوێ بەکاری بهێنن ینی بۆ سۆز جوڵاندنی سۆز و عاتیفەی خەڵکی بۆ ململانێ سیاسەکان وەکو کارتێکی فشار بۆ بەرامبەر بۆ هیچ یەکێک لە حیزبەکان کە ئەوانەی لە غەیری کورد دەسەڵاتدانە لە ناو حکوومەتی عێراقی فیدراڵیان ئەوانەی لە هەرێمی کوردستان خاوەنی ئەجندایەکی ڕوون نین کارنامەیەکی ڕوون نین کە بۆ نمونە لە 5 ساڵی ئایندەیە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانی کەرکووک بکەین چۆن کێشەی کەرکووک چارەسەر بکەین ئەمە ئەبێت لامان ڕوون بێ واتە حیزبەکان تەنها مامەڵەیەکی ڕۆژەکەن لەگەڵ کەرکووک ینی کێشەیەکی پێوترێت کێشەی کەرکووک ڕوئیا و دیدگای ئەمان چێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە نیانە بۆیە لە ماسا محەممەدیش باسی کرد ئەزمموی چەند ساڵی ڕابردوو لە دوای 2023 پێمانی وت کە ئەمانە خاون هیچ پلان و بەرنامەیەکی استراتیژی نین بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک بۆ نمونە لە چەند ساڵی ئایندەیەمە لە سەتاچەندی کێشەکان چارەسەرکەین کام کێشانە پێش کێشەکان بخەین کامێک قابلی چارەسەرکردنە کامەی قابلی دواخستنا تا ناوەیە مامەڵی ڕۆژەکرێ لەگەڵ کەرکووکا و لە ململانە سیاسەکانە بەکارهێنرێ بەبێ ئەوەی کە خەڵکی کەرکووک پێویستەتی لە خزمەت گوزاری لە پێکەوە ژیان لە دابینکردنی ئایندەیەکی گەشتر بۆ ڕۆڵەکانی ئەم شارە شتێکی وایە لە کایانە بۆیە حکوومەتی ناوەندیش کە دڵنیانیە بۆ نمونە ئەم شارە دوای دەسەڵاتە چارە نووسی چ لێ دێ حکوومەت حیزبە کوردەکانیش هەر بەو شێوەی مامەڵیان لەگەڵا کرد بۆیە شوێنی وە تەنها تۆ وەکو شوێنێک بۆ خۆ دەوڵەمەندکردن سەیریەکەی ینی تۆ شوێنێک نییە کە دوورمەودا سەیری بکەیت کە شوێنێک هەست بکەیت تۆ دای دەیان ساڵتری شارە نووسی ئەم شارە تۆ لەگەڵ تۆیە تۆ لەم شارە ئەژیت و یان ئەم شارە بۆ تۆیە بۆیە شوێنی وە تەنها خەڵکەکەی زەرمەندا و خەڵکێک سوودی لێ ئەبینێ بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ ئامانجە سیاسەکانی خۆی ئاماجە شخصەکانی خۆی حەزە شخصەکانی خۆی وەکو بینیشمان کە لە دوای ساڵی 2023 بە سەدان کەس بوون بە ملیاردێر لە هەموو نەتەوەکان
کە بە قۆستنەوەی هەندێک کێشەی سیاسی یاخود زۆر جا دروستکردنی ململانی سیاسی لە بین پێکهاتەکان بۆ بەرژەوەندی خۆیان بۆ بەرژەوەندی حیزبی خۆیانیان بۆ بەدەستێنانی کورسی و دوایەوەیش کە لە ژێرەوە هەموو سیاسەکان لەوانەیە بە یەکەوە دابنشن داوەتی بکەن نان بخۆن کێشەیان نەبێ بخۆنەوە لە ئاهەنگەکان بەشدارن بە یەکەوە لە شتە شخصەکانی خۆیان بەڵام کە دێتە سەر ئەمری واقع یاخود ئەوەی لە ڕاگەیاندن ململانەیەکی ناشەریفانیان دروست کردووە بەوەیش تەنها خەڵکی شارەکە و هاوڵاتیانی شارەکە زەرەکە بەڵام مامۆستا هەموو ئەو لایەنانی کە بەڕێزت باست کرد بە هەموو نەتەوەکانەوە کە عەرەب و کورد و تورکمان بەرپرسە باڵاکانیان نیگەرانە لە دۆخی کەرکووک یعنی تورکمان نیگەرانە لەوەی کە تەعیناتی کەم پێدرێ پشکی کەمە لە ئەدام و دەستگاکان کورد هەماشت لە هەندێ بابەتە عەرەبیش نیگەرانە ئەم نیگەرانیە ژێربەژێر بۆ خۆیان ڕێککەوتنیان هەیە بەوەی کە نیگەرانیان نا هەر واقعیان لەبەر خەڵکی خۆیان نیگەرانن بەوەی کە کورد زۆرتری بەرکەوێ تورکمان زۆرتری بەرەکەوێ مافیان نەفەوتێەوە بە پێی ئەو دام و دەستگایانەی هەیە ینی هاوسەنگی هەبێ لە دامەزراندن بەڵێم دیارەوان پێویستیان بە یەکوتمان کێشە هەبێ و ئەو کێشانیشن بەرژەوەندیەکە لە کێشە ئەوان پێویستیان بە گەورەکردنەوەی کێشەکانە بەقڵکردنەوەی ناکۆکیەکانە چونکە ئەوان ئەگەر ئەمە نەبێ تر خاوەن ئەقلەتێکی سیاسی دوورمەودانین بۆ خزمەتکردنی خەڵک چۆن ئەم شارە بەرەو پێشەوە بەری لە ڕووی بازرگانی لە ڕووی پیشەسازی لە ڕووی ئابووری لە ڕووی تەنمیە و پەرەپێدان لە بوارەکانی خزمەتگوزاری لە بواری گەشت و گوزاری ئیزدگایەکیان نییە ئەوەی هەیە ئەوانەیانەوێ زۆر جار ململانی سیاسەکان ململانی نەتەوەیەکان ئەخوازنەوە گەورەیەکەنەوە کار بۆ قوڵکردنەوەی ناکۆکیەکانەکەن کە هەندێک جار شەقامی کەرکووکی یان بڵێن خەڵکی کەرکووک هۆشیارتر و بە ئاگاتر و بەرپرسیارانتر مامەڵاکە لە سیاسەکان بۆیە سیاسەکان هەندێک جار بە دوای بیانوە کاگەڕێن بۆ ئەوەی وا پیشانی بدەن کەوان پارێزەری پێکاتەکەی خۆیانن لە کاتێکەوان ئامانجێکی شخصی زۆجا خۆیان هەیە بۆی پلە و مەکانەیەک بەدەست بهێنن و هەندێکشان دوای ئەوەی کە ماوەی پۆستە حکومیەکانیان تەواو بێ لەم شارە نابینرێنەوە ئەمە لە هەموو پێکاتەکان بۆیە ئەمەی من ئەیڵێم ئەبێ هۆشیارێکی سیاسی دروست بێ لە ناو هەموو پێکاتەکان چیدی ڕێگە بۆ سیاسیان نەدرێکم زایەدە بەبیرکردنەوەی خەڵکیەوە بکەن یاری بە عقلەتی خەڵکی بکەن یاری بە عاتیفەی خەڵکی بکەن یاری بە سۆزی خەڵکی بکەن ئەمەش کاتێ بێ یعنی بۆ نمونە ڕاگەیاندن نەتوانێت ئەو دەورە ببینێ زانکۆکان نەتوان ئەو دەورە ببینن کۆڕ و سیمینارەکان نەتوان ئەو دەورە ببینن لە ناو پێکاتە جیاوازەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەتوان ئەو دەورە ببینن کە ئێمە ڕێگە نەدەین سیاسیەکی هەلپەرستی بێ استراتیژی بێ بەرنام و بێ پلان تەنها ئیشی ئەوە بێ کە قسە لەسەر ناکۆکیەکان بک ناکۆکێنەتەوەی ئاینەکان بورژێنێ و واخۆی بە پارێزەری پێکاتەکە بزانێت کە لە بنەمایەوانە بۆ بەرژەوەندی شخصی خۆی ئەگەر ئێمە ئەم هۆشیاریەمان دروست کرد بەڕای من ئەو کاتە هۆش سیاسی بە ئەخلاق و سیاسی بەرپرسیار دروستەکەین کە ئامانجی خزمەتکردنی کەرکووک دەست خۆشمەوە سەدێ مۆلات مامۆستا فەرحان میوانەکانم باسی ئەوەیان کرد کە پێویستە وشیاری دروست بکرێت لە ناو کەرکووچیەکان بۆی بتوانن خۆیان بژێنن بۆی خۆیان هەبن و ڕێگە نەدرێت خەڵکی هەلپەرست و ئەوانە بەسەر ئەوانەوە دەوڵەمەند بن و خۆیان بژێنن پێویستە کەرکووکیەکان چی بکەن یعنی تورکمان و عەرەب و کوردی ڕەسەنی ئەم شارە پێویستیان بە چییە تاکو بتوانن وشیاریان هەبێت تاکو بتوانن دۆخی کەرکووک خۆیان بەڕێوەی بەرن خەڵکی دەرەوەی کەرکووک نەیە لەسەر ئەمان دەوڵەمەند بێتەوە کاتە لە کاتی زۆر هەسیارە بە جیان بێڵن بەڵێ ئێمە دیقەتمان داوەکو کەرکووچەکان قەزەی کەرکووک لای دوو حزبی دەسەڵات لەوە دەرچووە کە قەزیە بێ ئێمە هەر لە تاریخی ئیسلامیە لە زمانی ئیمامی عومەرەوە هەوڵ دراوە قودس ڕزگار بکرێ قودسی ڕزگار کردووە دواتر کە داگیرەکرێتەوە سلاحدینی ئەیوبی ڕزگاریەکاتەوە دوایی کە یەهودیەکان ئەیگرنەوە ئەبێت قودس ئەبێتە هەموو قەزیەی عەرەبی هەر لەوە ناومان ناوە کەرکووک قودسی کوردستانە و قەزیە بووە یعنی لای عەرەب قودس قەزیە بووە لای ئیسلام قودس قەزیە بووە ئێمەش کەرکووک لە مێژەوە قەزەی کورد بووە قەزەی کورد بووە بەڵام ئیستا لەوە دەرچووە قەزەی کورد بێ لەوە دەرچووە ینی بەڕاستی ئێمە ئێستا بۆ نمونە قەزیێنیە ئێستا چییە بەڵێ ئێمە ئەوان بە ئاسانی خەڵکی کەرکووکیان فری و داوە بە ناو قەومیەت و کوردایەتیەوە خەڵکی ئێمە ئەبێ ئەوە بزانێ کاتێک ئێمە لایەنێکمان تاقی کردەوە
سیاسیەکمان تاقی کردەوە حزبێکمان تاقی کردەوە ئەڵێ ئەگەر یەکەم جار فێڵە لێم کرد خوا خۆم بگرێ کاکە دووەم جارش ئەڵێن دووەم جار خوا تو بگرێ کاکە دووەم جارش بە هەر خوا خۆمان بگرێ سێم جار ئەم یەکەم جاخوا ئەو بگرێت دووەم جاخوا ئەو بگرێت سێم جاخوا خۆم بگرێت لە شەرعیش هاتووە فەرمێ لا يلدغ المؤمن من جحر مرتين مسلمان ژیر عاقل باسی ئەوە ئەکەی لێک شێنەوە دوو جار پێوە نادرێت ئەمە لە 2023ەوە تەجروبەمان لەگەڵیان هەیە لەگەڵیان هەیە ئەمان کە بەڕاستی هیچ بەبێ پەردە کەرکووک لە قەزیە دەرچووە ئەگەر قەزیە بواە وەکو مامۆستا باسی کرد مامۆستا محەممەد باسی کرد لە سەرتاوە باسی ئەویان ئەکرد ئەبێ کەرکووک بجێڕینەوە و شەڕی ئەویان ئەکرد مادەی 140 ئەبێ لە دەستور بێ و جێگای دەستخۆشیشەوە بەڕاستی کە کرایە لە 2007 تەواو کرایە مادەیەکی دەستوری ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە کە ئەبێ کەرکووک کە مادەی 140 بەسێ قۆناختیە پەڕێ ئێستا توانی توشکاتکەی لە محکەمەی فیدرالی بیکەیتە قەزیە لە دەستورە هەیە ئەو شەڕەی کە ئەکرا بۆ لەسەر وشار زێباری لە بەغدا ئەو شەڕی کە ئەکرا بۆ سەرۆک کۆمار لە بەغدا ئەو شەڕە بکرایە بۆ کەرکووک دڵنیا بەیسە کەرکووک لە دۆخێکی دیکە خۆیان مامۆستاڵێن ئێمە شەڕەکەین لە پێناو کەرکووک ئێمە پێناو گێڕانەوەی کەرکووک بۆ سەر ئێمە مامۆستا ئەم پێم خۆش ئەم دەرفەتە بقۆزمەوە بە بەڵگەی زیندوو بۆ جەنابتان باسیکەم ئیسە بۆ من لەم دامەزرانەی کۆتاییە کە ئەڵێن گشتمان قەنەعەتمان وایە کورد غەدری لێکراوە ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەیە لە چۆن 6 ئەندام پەرلەمانمان هەیە کە لەسەر لە چۆن ئەمە دیوێکیان دیوێ دیکە بۆچی ئەوان ئەگەر کەرکووک ئەڵێن غەدری لێکراوە ناڕازین بەگە بەس ئەعلام نییە خۆیان لە ژێر بەژێر ئیتفاقیاتیان نییە بۆچی تا ئیستا لە دوای 16 ئۆکتۆبرەوە تحدا ئەەکەین یەکێک لە ولایەنە سیاسیانەی کە دەسەڵاتیان مەدەسە خۆپیشاندانێکیان ڕێکرد بێ بۆچی خەڵکی خۆیان زۆر جار بڕیار ئەدەن لەسەر قەڵا کۆبنەوە لەسەر بۆ ڕۆژێک بڕیاریان نەدا کاکە ئەوە کورد غەدری لێکراوە نەسەر شەقام ئێمە لەگەڵ گروپی شەقامە یەک خۆپیشاندانێکمان کرد چوینە بەردەم پارێزگا جادامان گرت هێز ئەمنیەکان هاتن وتیان داواتان چێم ڕێگایە بکەنەوە وتمان داواکەمان جۆ لێ بگرن ڕێگاکە ئەەکەینەوە کە چوینە ژوورۆ ئەو کاتە بابەتی ئەوە بوو کە کرەی مۆلیدای مانگانە بەڕاستی گران بوو چوینە ژوورەوە ئەوتی کاکە گیان بە خێراتنمانی کرد سێ چوار قسەی کرد بووم پێم خۆشە هەموو کەرکووشێک لەوێ بزانە و کاتە منیان کاڵ بژارۆک و نێنەری ئەوانەی کە خۆپیشاندانمان کردووە بەڕاستی سێ چوار قسەی کرد قسەکانی دیوێکی حەق بوو وتی کاکە گیان ئێوە داواتان چییە وتم داوامان ئەوە ئێماڵین بای 30 میلیارد گاز دەعم هاتۆ بۆ مۆلیدا دابشتان نەکردو وتی کاکە گیان ئەوە لای چێ وتم بەرپرسی من توجات وتی بەرپرسی من توجات کوردیان کورد نییە وتمان وڵا کووردە وتی گلەی ئەوەتان هەیە ئەڵێن هەموو ئەمپێرێک 1000 دینار لەسەری هاتۆ سەرهی بەلەدیە و شارەوانی بەرپرسەکەی چێە کوردیان کورد نییە وتم بەر وڵا کووردە بەڵام فەرمان لای محافظ قەینا مەبەستم لە چی دێ دواتر وتی لیژنەی نەوت و گاز لای کورد نییە لە بەغداش کە محاسبی وەزیری نەوتەکە وتم بەر وڵا ڕاستە بڕیار لای محافظە بەڵام ئایا محافظ کە تو 6 ئەندام پەرلەمانت هەبێ بەرپرسی منتوجات یوتوبێ بەرپرسی شارەوانی یوتوبێ بەرپرسی ئەمانە هەموو یوتوبێ کە پارێزگار کە ئەیستەعارە بە ئەتوانێت بە تەنیا میشە بکە واتە کەم تەرخەمی واتە کەم تەرخەمی هەیە واتە ئێمە بەڕاستیۆک و کەرکووکەکان گومانمان هەیە لە ئیتفاقیاتی ژێربەژێر تەجروبەمان لەسەر لەگەڵ ئەم دوو حیزبە هەیە کەوا ئەمان ئەو کەسەنین ئەو فریاد ڕەسەنێ نین کەوا ینی فریای خەڵکی کەرکووک کەون بەڕاستی ئێمە متمانەمان پێیان نەماوە ئەوەش هەمووی بەڵگەیەکەوا بۆتم باس کەس خۆش مامۆستا دوای ئەگەڕێمە وڵاتان بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ئەم ناوبڕە ئەگەڕێنە وڵاتان خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێت دێمە وڵاتان بۆ درێژەتان بە گفتوگۆکەمان تایبەت بە پارێزگای کەرکووک مامۆستا محەممەد دۆخی سیاسی کەرکووک ئەوە هەڵەگرێ کە کورد بە یەکدەست هەوڵ بۆ چارەسەرکردنی بدا بەڵام ئەبینین ناکۆشی نێوان کورد بە تایبەتی پارتی و یەکێتی وەکو دو حزبی دەسەڵات کە ماوەی 14 ساڵ لێرە دەسەڵاتیان هەبووە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر و ڕیفراندۆمەوە کورد زۆر کەم تەرخەمە یعنی لە بەرامبەر چارەسەرکردنی دۆخی کەرکووک ئەم کەم تەرخەمیە ئیشیان بە کەرکووک نییە لەگەڵ ناوەند ڕێک ناکەون کەم تەرخەمی ناوەندە نایەت لەگەڵیان ڕێککەوێیان ناکۆچیەکانی مامۆستا ئەم دوو حزبە لە ئاستی ئیداری لە ئاستی سیاسی لە تەنانەت
ڕێگە نادەن پارێزگاری بۆ کورد دابنێرە لەم پارێزگایە ئەم ناکوچیانە بۆچی ئەگەڕێتەوە یانی کاکچیا گەڕێتەوە بۆ بەرژەوەندی حزبی هەموو ئەو پرسیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پرسیارە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەس پێمان بڵێن هۆکار چییە حکوومەتی هەرێمی کوردستان مقاتعەی کەرکووکی کردووە لە دوای 2007ەوە ئایا هیچ وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی هاتوۆتە شاری کەرکووک بۆ حکوومەتی هەرێم مقاتعەی کەرکووکەکە لە ژێر زەختی پارتی دیموکراتی کوردستانە کە زاڵە لە ناو حکوومەتی هەرێم مقاتعەی کەرکووک کراوە کاتێککە ئێمە باسی ئەمڕۆی کەرکووک ئەەکەین کە ئەڵێن کورد ئەبێ بڵین دەسەڵاتی کوردی دەسەڵاتی کوردی بۆ خۆی ئەمڕۆ مقاتعەی شاری کەرکووکی کردووە کاکە چیە ئەمڕۆ تعریب لە شاری کەرکووکە هەیە کەزن کۆڵی لێ ناکات پرۆسەی تعریب سەری هەڵداوەتەوە لە کەرکووکە کورد پۆسی لێ ئەسێنرێتەوە کورد پێگەی لاواز کراوە لە ئیداری شارەکە کورد پێگەی لاوازە لە بەڕێوەبردننی شارەکە ئەم هەموو کێشە قوڵانەی کەرکووک ئەوەی نەدەخواست پەرلەمانی هەرێمی کوردستان کە لیجنەیەکی هەیە لیجنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم نەنجی و عیبەیە بۆ لیجنەیە کاری بە دوواداچوونی کێشەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی لی بپرسن بڵێن ئەرێ لیجنەکە تۆ لە دوای 2007ەوە سەردانی ئەم ناوچانت کرد سەردانی ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیدارەی هەرێمت کرد کە لیجنەکەت کارێتی کە پرۆسەی تعریبی تەیە کە جوتاری کورد بەدار و بەر دیفاع لە خاکەکەیەکە سەریە کۆڵینەوە بکرێت لەو دۆخی لە دوای ئۆکتۆبرەوە دروست بۆ لە کەرکووک بەشێک لە دەسەڵاتەکە زۆرینەی دەسەڵاتەکە کە لای پارتی دیموکراتی کوردستانە مقاتعەی کەرکووکی پێکردەوە و لە ژێر زەختی ئەوانە ڕازی نین هیچ دام و دەستگایەکی حکوومەتی هەرێم بەهانەی ئەم ناوچانەوە بێ کاکە چیە تعریب دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەردانێکی کەرکووکی نەکرد وەزیرەکانی بۆ سەردانێکی کەرکووک ناکرد پیان وایە داگیر کراوە مامۆستا لە ژێر دەسەڵاتێکی داگیر کرایە طبعا لە مووسڵە بەس بۆ دوایین پۆستی کە پارتی لە مووسڵ وەرێگرێ قایمقامی مدیرناحی حەمدانی وەرگرتووە ئەوەی کە وەری گرتووە غەزوان داودیە غەزوان داودی پارتیە سەرۆکی لجنەی مافی مرۆڤ بووە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ کە هەڵوەشاوەتەوە پارتی هەر یەکسەر لە دوای 2007 لە دوای 16 ئۆکتۆبر ئەگەڕێتەوە ئەنجومەنی پارێزگای مووسڵ جێگیری پارێزگاری مووسڵ پارتیە لە دوای 16 ئۆکتۆبر شەوە هەڵبژێردراوە هەتا ئێستا جێگیری پارێزگارە کە مدیر ناحیەی مدیری بەلەدەی مەخمور بوو سیروان ڕۆژبانی تا ئێستا پارتی بە تەواوی بە قورسایی خۆی لە مووسڵ بەشدارە بۆ مووسڵ داگیر نەکراوە ئەی بۆ ئەو هێزە کاتێک کە شورتەی ئیتحادی لە کەرکووک چیە مامۆستا بۆ نمونە وەکو تۆڵەی بۆ کەرکووک وانین ینی هەردوو حزبی دەسەڵات پشتیان هەیە ئێستاشی لەگەڵا بێ بۆ نمونە خەڵک باسەوەکە کە کۆمپانیایان تاکوی ئێستا تەندەر وەرەگرێت تاکوی ئێستا لەگەڵ پارێزگای بە وەکالەتی کەرکووکە ڕێککەوتنیان هەیە یعنی بۆچی بەڕێکەوتن لە پرۆژە لە تەندەر وەرگرتن ئەم دەسەڵاتە هەیە بەڵام لە ڕووی سیاسیەوە نییە کە تۆڵی تەندەر کەواتە دەڵی بەرژەوەندی بەرژەوەندیان بێ لە چۆ بێ ئەوان لەوێن ئێستا بەرژەوەندی هەیە لە مووسڵ لە مووسڵە پۆستی ئیداری مووسڵی هەیە ئەندام پەرلەمانەکانی لە مووسڵن بڕۆ بزانە لەو کێشانەی مووسڵ هەموو بەداداچوونێ دەکەن سەردانی ناوچەکانی مووسڵ دەکەن بە شەرتی ئەمە هەموو باش دەزانین لە چوارچێوەی مادەی 140 کەرکووی لە چوارچێوەی مادەی 140 بەڵام مووسڵ لە چوارچێوەی مادەی 140 نیە بەڵام ئەوە بەرژەوەندی حزبی وا دەکات کەرکووک بە داگیرکراو حساب بکەی شورتەی ئیتحادی کە لە ناو کەرکووک بوون سێ فەوزیان هەبوو کە نەقڵ کران لێرە پیانەوت داگیر کرد کە نەقڵ کران بۆ ئەوەی لە شنگالە ئیتیفاقی شنگالیان بۆ جێبەجێ بکە بەو هێزیان دەوت هێزێک هاتووە یاسا دەجەسپێنێ هەر ئەوێزە لە کەرکووک پیانەوت داگیر کرد ئەمە ئەو دوو فاقی و دوو ڕوویە لە سیاست بەرامبەر بە کەرکووکەکرێ کەرکووک قوربانی ئەم جۆرە معاملە بووە کە بە پێی بەرژەوەندی حزبی تەعامل کراوە لەگەڵ کەرکووک کاکە چیە ئەو کەرکووکەی کەرکووک ناوچەیەکە سنووری بەریەکەوتنی دوو خەونە دوو پرۆژەی جیایە کورد کە خەونی دروستکردنی دەوڵەتی کەرکووک سنوورەکەیەتی و خەونی دەوڵەتی یەکپارچەی عێراقش کە دێت یەکەم جێ کە بەر ئەو حقیقەتە دەکەوێت کە بەشێکی لێوێ بێتەوە کەرکووکە کەواتە کەرکووک ئەو ناوچەیە دوو خەونی جیاواز لەگدێن لە کەرکووکە لێک ئەدەن ئەم خەونەی ئەم شوێنە گرنگە ئەو سنوورە گرنگی ئەم دوو خەونە بەریەکەوتنیە تیار ڕوو ئەدا هاتووە دەسەڵاتی کوردی بە پێی بەرژەوەندی حزبی تەعاملی لەگەڵا کردو کە تۆ جێیەک کەرکووچێک کە
ئەزانی ڕازگۆترین کەس لەگەڵ پرسی کەرکووک کە بۆ تا ئێستا هیچ دەسەڵاتێکی عەرەبی لەگەڵ دروستکردنی عێراق ئامادە نییە تەسلیم بە کوردیکە سەدام حوسێن زۆر جوان لە مفاوزات هێشتا چوارە بە یەکێتی دەڵێ ئەڵێگە ئێمە کەرکووکتان تەسلیم کەین ئێوە هیچتان لامان نامینێ و دەوڵەتی ئەلانەکەن بەڵام هەتا کەرکووکتان لای ئێمە بێ ناتوانن دەوڵەت دروستکەن ناتوان دەست لە کەرکووک هەڵگرن لەبەری گەر دروستی کەن دەوڵەتێکی لاوازی سەقەت دروستە بێ بۆیە تۆ سیر کە ئێستا قسەکەی مامۆسای هێمن ڕاستە هەموو هەوڵ ئەدەن کەرکووک کێشەکانی حەل نەبێ بە تایبەتی ئەو دەسەڵاتی لە بەغدایە دەسەڵاتی بەغدا دەیەوێت عێراقێکی ناوەندی بەهێز دروست بێ یا عێراقێکی یەک پارچە بێ دەسەڵاتی لە زاخۆ بێ هەتا فاو ئەمە بەچی دەکرێت ئەمە بەوە دەکرێت دائیمەن چێشە لە کەرکووک بێ و هیچ کاتێکش ئەوان ئامادەنین دەست لە کەرکووک هەڵگرن لەبەرەوەی بەدەست هەڵگرتنیان لە کەرکووک کورد دەتوانێت دەوڵەتەکەی دروستکە بۆیە ئەوەی کە ئێستا هەیە دەسەڵاتی کوردی بۆ خۆی حکوومەتی هەرێم ئەو کەسەی بڕیاری سیاسی بەدەست بۆ لە ماوەی ڕابردووە لە ئاستی ئەم خەونە گەورەی و لە ئاستی ئەم سنوورە گرنگە نەبووە کە بەریەکەوتنە گەورەکەی ئەم دوو خەونە لەسەر خاچی کەرکووکە بۆیە ئەوەی کە ئێستا دەیبینین بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد و دەسەڵاتی سیاسی کوردی بچووکە لە ئاست ئەم کێشەی کەرکووک لە ئاست ئەم کە کێشەیە نەبووە و پێم وانە ئێمە ئێستا کەچی ئەوی پێسمانە خۆناغی هەڵسانەوە هەڵسانەوە لە دوای شکستی 16 ئۆکتۆبەر هەڵسانەوە لەوەی کە نەمەتوانی هیچکەین ئەم دەسەڵاتە سیاسی ئێستا و ئەم جۆرە سەرکردەی ئێستا زۆریان سەرکردەی هەڵسانەوەی دوای شکستنی دەست خۆش مامۆستا سوپاس دێمەوەلات مامۆستا هێ من مامۆستا محەممەد باسیەوەی کە پێویستمان بە قۆناغێکە کە کورد هەستێتەوە لەم منتیقانەی کە ناوچەی جێناکۆک و پێ چوارچەوەی مادەی ١40 چی بکرێ بۆ ئەوەی باسی ئەوەیشی کرد کە ئێمە ئێستا سەرکردەی ئەو قۆناغەمان نییە کە کورد لەم ناوچانە لە ڕووی سیاسیەوە هەستێنێتەوە و بیکاتەوە بە کوردەکەی پێش ینی 2023 و پێش 16 ئۆکتۆبەر چی بکرێ بۆ ئەوەی ئێمە کەرکووکیانە و خۆمان بتوانین ئەم دۆخە بێنینە ئاراوە کە جارێکی دیکە هیچ نەبێ لە ڕووی ئیداریەوە جێپێ خۆمان بکەینەوە لە کەرکووک و لە ڕووی سیاسی شێوە بتوانین ڕۆڵمان هەبێت لە کەرکووک بەڵێ دیارە هیچ یەکێک لە حیزبەکان وەکووتمان لە ئاستی ئەوەیان نین کە بۆ نمونە ئەو چاوەڕوانیانەی کە ئێمە ئەمانەوێ من ئەڵێم نەک شکستی 16 ئۆکتۆبەر کە من پێم وایە گەر ململانی کێتی و پارتی نەبوایە 16 ئۆکتۆبەر هەروەکو 15 ئۆکتۆبەر و 4 ئۆکتۆبەری ڕۆژێکی ئاسایی ئەبوو ینی بەڕای من ئەگەر ململانی سیاسی و دوو حیزبە نەبووە بۆ شکاندنی یەکتری سوپایەک لە 2014 بە بارودۆخێکی ناسروشتی لە کەرکووک چوەتە دەرەوە دوای ئەکرا کە دێتەوە کەرکووک و داعش نامێنێ بۆ ئەکرا نەکرای بە هەواڵیش ئەکرا لە ڕاگەاندن هەر باز نەکرا ینی بۆ کاتێک سوپای ئەمریکا چێت بۆ هەرێمێکی فیدراڵی ئەمریکی یان لە ئەڵمانەچن بۆ هەرێمێکی فیدراڵی بە هۆکارێک سوپای وڵاتەکە ئەسڵەن ڕاگەاندن هەر باسی ناکات هەر نابێ بە باسیش بۆیە بەڵام چونکە ئەم دوو هێزە من لە جێگای تریش باسم کردووە بە دوایی هەل و دەرفەت و فرسەت ئاگەڕێن بۆ شکاندن یەکتری لە شەستەکانەوەوان بۆیە هەمیشە ململانەکانیان لەگەڵ ناوەند بەکاری هێناوە بۆ یەکی پێ بشکێنن بۆیە 16 ئۆکتۆبەر کرا بەوە جگەلەوەی ڕاگەیاندنی حیزبێکی نەتەوەی نزیک 80 ساڵە بۆ ڕۆڵی شکاندنی ئیرادەی تاکی کوردی بینی لە کەرکووک بۆی ئەم شارە جێبی هەڵ لە 21 ئۆکتۆبەری 2016 بۆ کوردەم شاری جێنەهێشت کاتێک سەدان داعش دزەکەنە کەرکووکەوە بە سەدان هاوڵاتی ئەکوژن بە سەدان هاوڵاتی بریندارەکەن دەیان و سەدان شوێنی استراتیژی شارەکە داگیرەکان وەڵام یەک هاوڵاتی شارەکەی جێنەهێشت چونکە پێت وایە بەرنامە هەبوو بۆ ینی وەکو تۆڵێ شکاندنی کەرامەتی کورد بەڵێ من ئەڵێم لەبەرەوەی ڕاگەیاندنی کوردی لە ڕووداوی هاتن زەکردنی داعش بۆ ناو کەرکووک گیانی بەرەنگاربوونەوە و مانەوەی لا تاکی کورد دروست کرد بۆیە تاکی کورد شارەکەی جێنێشت بەڵامەوە ساڵێن کورد هێز ینی هێز هاوسەنگ نەبووە ئەو هێزەی بەغاهێناوەتی ناوەندهێناوەتی بۆ سەر کەرکووک هاوسەنگ نەبووە لەگەڵ هێزی پێشمەرگەیە بۆیە نەمانتوانی بەرگری بکەین وە کەرکووکمان بەجێ هێشتووە من ئەڵێم ئەسڵەن تۆ بۆچی باسیەوەکەی کە هاوسەنگ و هاوسەنگ نەبووە یەخۆ تۆ بۆ پێشکی لە حکوومەتی مرکزی بۆ شەڕەکەی ئێستا من بۆچونێکی تایبەتمێ لەسەر 16 ئۆکتۆبەری وادارمە خۆی بگە بەڕای من لە 16 ئۆکتۆبەر
ئەوانە خیانەتیان کرد کە پێشمەرگیاندا بکوشت واتە خیانەتکردن ناو 16 ئۆکتۆبەرە ئەو نەوەت پێشمەرگەی کە دران بکوشت شانازی بە کوشتانی پێشمەرگەوەکرێمە ناکرێ ئەمە یعنی یاریکردنە بە بیرکردنەوەی خەڵکی ینی بۆ من لەوانەیە دوای 20 ساڵی تر بەشێ لە خەڵکی وەگەمە بیر بکاتەوە ناکرێت تۆ بەشێ بیر لە حکوومەتی فیدراالی بەشێک ینی بۆ نمونە بەشێک لە سوپایی دێتە عێراقەوە کە هی کووردە بۆ نمونە سەدان پۆستمان هەیە لە ناو بەغدا ینی بۆ ئێمە خەڵک بدەین بەکوشت دوای ئەم خوێنە هەرزانە چی واسی دیکەین بۆچی بەهای خوێنی کورد ئاوە کەم سیرکەن تۆ بەشێکی لە حکوومەتی فیدراالی ئەسڵەن دروستکردنی ناکۆکی و ململانێ لەگەڵ حکوومەتی فیدراالی تا بەشێک بلا و حکوومەتە خیانەتە لەم خەڵکەیەکەین چکە بۆ نەهامەتی بۆم خەڵکە دروستەکەین بارگرانی بۆم خەڵکە دروستەکەین دوجار ئەمە ئەبوو هەموو سیاسەتەکانمان لە دەوری ئەوە بخولێنەوە کە ئێمە کورد لەم شارە بمێنێتەوە ینی بۆ نمونە هەر لە نەوەتەکان خەڵکە بوو بە ڕێگای تایبەت سەرکرد بۆ مامجلالن ئاگدارە کردەوە کە فشارمان لەسەر خۆمان بکەین بە عرب یان کەرکوو جێبێڵن ئەوی خۆتان بکەن بە عربیش بمیۆی لە کەرکوو بمێنەوە چکە ڕۆژێک بێت بەعز لە دەسڵات نامێنێ واتە ئەگەر ئێمە دوور بیر بکەینەوە مانەوە لە کەرکک زۆر گرنگە تۆ چۆن دێی خۆت ئەو ڕۆڵە ئەبینی کە دوشمن ئەبێ بیبینێ بۆ ئەوەی کورد ئەم شارە جێبهێڵێ دوجار دڵسۆزترین ئەندام و کادری خۆت بەوە ئەپێوی کە نێتەوە کەرکک دوجارەوەی مامۆستا محەممەد وتی وەزیرەکانی لە حیزبەکەی خۆت چکە وەزیری هەیە سەر بە پارتی نێدێتە کەرکک بەڵام وەزیرەکانی حیزبەکەی خۆت ناچارەکەی نابێ بەشداری هیچ بۆنەیەک بکەن لە کەرکک باشە نابێ بەشداری هیچ چالاکێک بن بۆی تو وای پیشانی دەی کە ئەو شارە ژیان تایە سروشتی نییە تەبیعی نییە کورد غەدری لێ ئەکرێ ستەمی لێ ئەکرێ لە کاتێکە ئێمە سەدان جار لە ئێستا خراپتر کوردستەمی لێکراو لەم شارە کورد ماوەتەوە کورد شارەکەی جێ نەهێشتووە چۆن ئێستا ئێمە دێین ڕۆژانە کار لەسەر شکاندنی ئیرادەی کورد معنەوی کوردباری دەرونی کوردەکەین بۆی ئەم شارە جێبهێڵێ وای لێ بکەین ئەم شارە ئەم ژیانی لە بەرچاوکەوێ ئەم شاری لە بەرچاوکەوێ لە کاتێکە ئەم شارە شوێنی قوڵای ستاتیژی ئێمەیە چۆن ئەبێ ئێمە کارێ بکەین کە دوشمنەکان شمانیان کردووە کارێ بکەین بە بریکاری ئەوان بە بریکاری دوشمنەکانمان ینی بهێنە پێشای خۆت تورک عرب فارس گریمان 15,000 کەناڵی ئاسمانی 10,000 کەناڵی ئاسمانی کەناڵی ئاسمانیانێ ئێ باش بۆی مخمان دوو کەناڵمانداناوە بە نەوتی ئەم میلەتە بەپارێ ئەم میلەتە بۆ شکاندنی ئیرادەی کورد ئێ باشە ئەمە لە قازانجی کێیە ئەمە کێ سوودی لێبینێ کێ بەرژەوندی لێبینێ جگە لەوەی پرسیارەکەی بەڕێز جوان بوو خەڵکی کەرکک چی بکەم خەڵکی کەرکک ئەبێ خەڵکی ینی لە ئاسی بەرپرسیاریە بێ دەنگی پێبدا لانی کەم بکات بەرپرسیارەتی پێبدا ینی خەڵکانێک کە ئامادە نەبن بۆ بەرژەوەندی خۆیان ململانێ دروست بکەن پێکدادان دروست بکەن خوێن ڕشتن دروست بکەن لەم شارە ینی بۆ نمونە کەرکک داگیر کراوە کێ داگیر کردووە ئابادی ئێخێرە دێ بۆ کوردستان تۆ فەشی سووری بۆ ڕاخی و بۆ هەموو بۆنەیەکت بۆ دیبێتی ناو زانگۆکانت بانگەشتیەکەی ڕێزی لێ ئەگری ئەی چۆن ئەگەر داگیر کراوە و چۆن مامەڵە لەگەڵ ئەو فەرماندەگی کە کەرککی داگیرکرۆشتی وان نییە داگیرکردن نییە ئەمە بە پێوەرێک مستڵ داگیر کراو نییە بەڵام کەرکک داگیر کراوە مەخمور داگیر کراو نییە بەڵام کەرکک داگیر کراوە ئەی ئەم مامەڵەیە چێت تۆ لەگەڵ بەغدا ئەیکەی ئەی باشار بەغدا نەهاتۆ بۆ کەرکک ئەی پێش 2014 سوپای عێراق لە کەرکک بوو بۆ داگیر کراو نەبوو ئەمە جگە لەوەی شتر زۆرە بەڵام بۆی کاتش بدەین بە میوانە بەڕێزەکان فەرحان میوانەکان باسیەوەیان کرد کە دۆخی کەرکک ئەوە هەڵەگرێ کە پێویستە کەرکوچیانە بیر بکرێتەوە ئەو دەسەڵاتش کە لە ڕابردوو هەبووە لە کەرکک ئەو دەسەڵاتی کە پارتی و یەکێتی بوون دەسەڵاتێکی کەم تەرخەم بوون لە ئاست چارەسەرکردنی کێشەکانی کەرکک کێشەکانی کەرکک بە چی چارەسەرە بن بەوەی ئێمە وەکو کورد لە کەرکک بمێنینەوە داکۆچی لە مافی خۆمان بکەین وەکو چۆن لە مانگی ڕابردوو خۆپیشاندان کرا ئێمە کورد لێرە جارێکی دیکە خوێنی ڕشت قوربانیدا لە پێناو ئەوەی کە دۆخێکی تر بێنێتە ئاراوە کورد چی بکە بۆ ئەوەی لە کەرکک جارێکی تر بتوانێت خۆی ینی ببینێتەوە لە هەموو ئەو بارودۆخە ئیداری و سیاسی کە لە کەرکک هەیە بەڵێ کورد پێش هەموو شتێک ئەبێ ئەو شیارەی هەبێ کە بزانێت چێ هەڵە بژێرێ بۆی دیفاعێک لە مافەکانی بکە ئێمە لە بەغدایە پێگەمان هەیە و ئەندام پەرلەمانمان هەیە وەزیرمان هەیە سەر و کۆمارمان هەیە بەڵام ئەبێ فێربین وەکو کەرکووکیانە کە ئیسە چۆن حەست بەو مەقدوریەتە ئەەکەین چەندێک لایانی بەرامبەر غێری کورد غەدری لێمان کردووە لە کەرکک کوردش خۆی ئەوەندە غەدری لێمان کردووە ئەوەی هەڵبژێراوەکاری نەکردووە لە بەخا وەکو پێویست نەخێر ینی بۆ نمونە ئێمە ئیستا کە ئەبینین
نێزگەی 7000 مامۆستای خوێندنی کوردیمان هەیە کاکچیە ئەم 7000 مامۆستایە لە تقریبا 500 قوتابخانە دەوامەکەن زیاد لە 90,000 تەلەبە و خوێندکار قوتابیمان هەیە دۆخێکیان بەسەر هاتووە لە کەرکووک مامۆستا ئەبینێ ئەم لە تەنیشتیەوە مەکتەبێکی عەرەبیە ڕاتبێکی باش وەرەگرێت دەوامێکی باش ئەکەن ئەوان نەڕاتبیان هەیە تەنانەت منداڵی مامۆستایەک یعنی بەڕاستی ینی ئەمە ینی جێی داخە مامۆستا گەیشتە ئاستێک بەهۆی سای ئەوانەوە مامۆستایەک منداڵێکی لە زانکۆ لە کەرکووک بۆ نمونە وەرەگیرێ داوای کەفالەتی لەکەن خۆی مامۆستایە کەفالەتی باوکی نایخواڵێت و لەسەر خوێندنی کوردیت ئەوە جگە لەوەی ئەوە ئێمەوە 3 مانگە موچەمان پێیان نەداوە مامۆستا هەیە ئێستا من خۆم بە حکمی ئەوەی لە ناو خەڵکی نەوانە بەخوای منداڵی نەخۆشە ئێمە دەرمانی بۆ ئەکڕین یعنی مامۆستا سیاسیەکە ئەمەی هێناوەتە ئاراوەیە دۆخێکی دیکەیە بەڵێ مامۆستا دۆخێکی سیاسیە ئەمە پرۆژە یاسایەک بوو لە پەرلەمان پێشکەش کرا کە ئەم مامۆستایانە ئەگەر ئێوە موچیان نادەن ئەچنە سەر بەغدا بەڵام پشتگیریان نەکرد لایەنە کوردیەکان لایەن دەسەڵات تایبەتی لە بەغدا یەکێتی و پارتی پشتگیری ئەم پرۆسیان نەکرد دوێنێ پێرێش کۆمەڵێک لە نوێنەری مامۆستایانی ناڕازی چوونە بەغدا بۆی سەرۆکوەزیران بدینن هەر لایەنە کوردیەکان حزبی دەسەڵات وای کرد ئەوان لەوێ سەرۆکوەزیران نەبینن بۆی ئەو کێشانە و داواکانی خۆیان نەگەێنن بە سەرۆکوەزیران بۆیە ئێمە بەڕاستی مامۆستا ئێمە خۆمان وەکو کەرکووکیەکان گەیشتونتە ئەو قەنەعەتەی کە گرفتمان هەیە و ئەبێ حەلیکەین بەڵام ئەوان لە بری ئەوەی پاڵپشتیمان کردن بە پێچەوانەوە یعنی دژایەتی ئەو پرۆژانە ئەوەستنەوە کەوا لە خێر و قانجازی کەرکووکەکانە ئەدین ئەزانی کاکچیە ئێمە لە حاڵەتی ئەوەی 95,000 قوتابی و خوێندکار کە ئێستا بایکۆتە لە بەرامبەر خوێندنی عەرەبی هەمووی هەیە و دێن و ئەڕۆن پاس دێ و تەلەبە ئەڕوا و دێ و مامۆستا ئەڕوا ئەمە مامۆستا بەشێکیان بایکۆتە بەشێکیان بایکۆت نین بەڵێ مامۆستا ئەوە هەم بەشێکیان ئیعازیان داوە پێیان کە بایکۆت نەکەن ئەزانی ئێمە لەو 500 نێزگەی ئەو 500 قوتابخانەی هەمانە ئەوها دابەش کراوە ئەبێ قوتابخانەیەک بەڕێوەبەری یەکێتی بێ یاریدەدەرەکەی پارتی بێ بە پێچەوانەشەوە ئەگەر بەڕێوەبەرەکە پارتی بوو شتێکیانوەکو مامۆستا محەممەد باسی گەڕەکی کوردیشیان مامۆستا ئەوان دۆخ ینی ئەوەی مەترسیدارە لە ئیستەیە جگە لە ینی ئەو دۆخی کە بەسەر مامۆستا هاتووە خەڵکێک خەریکە لە دراسی کوردی لە خوێندنی کوردی مەیئوسە بێ خەریکە خەڵکێک ئەو قەنەعەتی نامینێ منداڵی خۆی بنێرە بۆ خوێندنی کوردی ئەمە هەڕەشەیەکە کە سبەی دووست بەی قوتابخانە کوردیەکان بەرەو لاوازبوونەوتون ڕۆیشتوشە مامۆستا بە کورتی لەبەرەوەی ئەگەر کۆتا پەیامەت کاتمەوە نەماوە کۆتا پەیامەت بگەڵێ سەرنجی تۆ لەسەر دۆخی کەرکووک سەرنجی ئێمە لەسەر ئەم دۆخە ئەوەیە کە خەڵکی کەرکووک وشیار بێ خەڵکی کەرکووک زیاتر چاوکراوە بێ بزانێ کە هەلێک هاتە پێشەوە لە داهاتوو ئەمە سبێ دووست بە ئەنجومەنی پارێزگامان لە پێشە بزانێ متمانەی خۆی ئەدا بەچێ بزانێت چێ دڵسۆزی کەرکووکە چێ دڵسۆزی خاک و نیشتیمانە چێ دەستپاکە چێ ئەمینە متمانەی خۆیان بۆ بدەن ئەجا بۆیە بەڕاستی کە فرسەتێک دێتە پێشەوە تو سیاسیەک تا ئیستا خەراب بووە لەگەڵت بیگۆڕی خۆت نایگۆڕی بۆی ئەمە گلەیەکە گەڕێتەوە سەر خۆمان بۆیە پەیاممان ئەوەیە لە کۆتاییە کەرکووکیەکان چاوکراوەتر بن فرسەت هاتۆتە پێشەوە لە مانگی دوانزەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی بۆ کرێ بزان متمانەی خۆیان بەچێ ئەدەن دەست خۆش ماوەستا سوپاس مامۆستا محەممەد ئەگە کۆتا سەرنجت سەبارەت بەوەی کە چی بکرێت لە ئێستاە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم بارودۆخە تێپە دیارە لە بەلای منەوە گرنگ بۆ قۆناغی هەڵسانەوە چێپی هەڵسێ من پێم وایە ئەمڕۆ دەبێت کەرکووچەکان خۆیان قۆناغی ڕابەرایەتی قۆناغی هەڵسانەوە بکەن لە شاری کەرکووک یەکەم هەنگاوش ئەوەیە کەرکووچەکان سەرەتای هەڵسانەوەیان ئەوە دەبێت باش زۆرترینی بەشداریان ئەبێ لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە هەبێ بۆ ئەوەی کورد ببێتەوە بە قەبارەی خۆی بەشداری دەسەڵاتکە ئەم سەرەتای هەنگاوش بەدەست کەرکووچەکان خۆیانە بۆیە بەدەر لە بەرژەوەندی حزبی بەدەر لەو ململانێ قورسە حزبیەتی کە ئێستا لە ناو شاری کەرکووک دەبێ کورد هەر هەمووی لە ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بچێت سەر سوم قەندەنگدان کەی پێ باشە دەنجی پێ بدە لەبەرەوەی ئەمە سەرەتای هەڵسانەوەی کوردە لە شاری کەرکووک و ئەم هەنگاوەش ئەبێ کەرکووچەکان خۆیان ڕێبەرایەتی بکەن لەبەرەوەی بەجددی من ئەمڕۆ لێرەوەی ڕای دەگەرم حکوومەتی هەرێم
ناتوانێت پاڵپشتی کەرکوچەکان کا لەبەرەوەی حکوومەتی هەرێم ئەمەندە لاوازە بۆ پارە چاوی لە بەغدایە هیچ دام و دەستگایەکی شەرعی لە هەرێمان نەماوە محکمەی ئیتحادی حکوومەتەکەی هەرێمی کرد بە کاربەرێکرد محکمەی ئیتحادی بەغدا پەرلەمانی هەرێمی هەڵوەشانەوە ئەنجومەنی پارێزگاکانی هەڵبەشانەوە ئەنجومەنی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم لە کار کەوتووە کەواتە ئێستا زۆرێک لە دام و دەستگاکانی هەرێم لاواز بووە قوارەی هەرێم لە بەردەم بەترسیە بۆیە سەرەتای هەڵسانەوە لە شاری کەرکووک دەبێت کەرکوچەکان ڕێبەرایەتی بکەن ئەوەش بەوەی دەبێت سەرەتامان لەوە بێ کە بتوانین لە ئەنجومەنی پارێزگا گەر سەرکەوتن لە ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنین پێم وایە ئەوە یەکەم هەنگاو دەبێت لە قۆناغی هەڵسانەوەی کورد لە شاری کەرکووک. مامۆستا هێ من مامۆستا محەممەد باسی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی کرد کە لەمانی کۆتایی ئەمساڵ بەڕێوە ئەچێ سەرنجی تۆ لەسەر کۆتا سەرنجی تۆ لەسەر ئەوەی کورد دەتوانێت بە هەڵبژاردن کەرکووک بەرێتەوە بەڵێ دیارە بردنەوە دیارە مەبەستان لە ڕووی ئیداریەوە کورد پێگەکەی خۆی بەدەست بهێنێتەوە هەردوای 16 ئۆکتۆبەریش ئەنجومەنی پارێزگا ئەیانتوانی لە ماوەی نیو کاتژمێرە پارێزگاکی کورد دابنێن بەڵام ئەو کاتێژ ململانەی یەکێتی و پارتی ڕێگر بوو لەوەی کە پارێزگارکی کووردا بنرێت چونکە ڕێگ نەکەوتن لەسەر کەسێک بۆیە هەڵبژاردنیش هێشتا ئێمە ناتوانین 100% دڵنیابین ئەگەر هات و کورد نیوەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگانی وەزاید یەکش بهێنێ ئەم دوو حیزبە سەرەکیە ڕێگەکەون لەسەرەوەی کەسێک دابنێن یان ئایا لەگەڵ حیزبێکی تری دەرەوەی نەتەوەی کوردڕێک ناکەون ژێر بەشێر پارێزگارێک دابنێن بۆیە ئەمانە بۆچوونی لە یەکدانەوەن بەڵام من بۆچونم وایە خەڵکی جگەل لەوەی کە نوێنەری خۆی هەڵبژێرێ بۆ ناو ئەنجومەنی پارێزگا چکە ئەنجومەنی پارێزگا خۆتەزانین دەسڵاتێکی چاودێریکردنی هەیە وەکو پەرلەمانێکی بچووکراوە وایە لە هەمان کاتیشا خەڵکی ئەوەنە هۆشیار بێ ئەگەر سبەی ئەم نوێنانە لە ئاستی پێویستانە بوو لە دژی ئەوانش بچێتە سەرجادا بۆ ئەوەی خەڵکی شایسەت بخێنە ناو ئەنجومەنی پارێزگای ئایندە کاکە پەرلەمانی بچوو کراوە سبەی چاودێری پرۆژەکانەکە ڕۆڵ هەیە لە کەمکردنەوەی گەندەڵی بۆیە بەڕای من کەسی باخلاق کەسی مرد و ئازا و کەسێک کە لە هەموو شتێکە نەگەڕێتەوە بۆ حیزب و ملکەتی حیزب نەبێ بەرژەوەندی خەڵک لە بەرچاو بگرێ ئەبێ ئەو کەسانی تایبەتمەندیان ئەم تایبەتمەندیانیان تیا ئێمە هەڵیان بژێرین ئەنجامە لە هەر حیزبەکەن ئێمە دەستنیشانی ناکەین. دەستخۆش من کامیل ڕۆژنامەنووس سوپاس مامۆستا محەممەد بەخێر بێن مامۆستا فەرحان بەخێر بێن سوپاس دەستان خۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا کۆتاییمان بە گفتوگۆی تایبەت بە بارودۆخی کەرکووکێنا تا دەرفەتێکی تر پێتان نەگەینەوە لە پارێزگای کەرکووک بەخواتان ئەسپێرین هەر شاد بن.